سواز بۆ بەڕێستان سواز بۆ کەناڵی پەیام بۆ ئامادەبوونی بەڕێستان ئێمە ئەم ساڵەکە وەکو کۆمپانیەکان فیلم پرۆدەکشن کە تاکە کۆمپانیای هونەری کوردیە لە بواری فیلمسازیە کارەکە ئەم ساڵەکە یادەمان کردەوە یادێکی جیاواز بە میوانداری 350 میوانی جیاواز لە وڵاتەکانی ئەسکەندەنافیا ئەمریکا ئەوروپا و هەروەها بەریتانیا و هەرێمی کوردستان خۆشبەختانە بۆ یەکەمین جارە کۆمپانیەکان فیلم پرۆدەکشن کە ئەڤێنتێکی لەم ئاستا بکاتەوانێ بە میوانداری خەڵکانی جیاواز لە ڕەوەندی کوردی و ئەندام پەرلەمانمان بانگێش کرده بوو و ئەندامی شارەوانەکان خەڵکی سیاسی و خەڵکی ئابووری لە ڕەوەندە جیاوازەکانی کە ئامانجی کانفیلمی لەم ساڵەکە ئەوە بووە کە ئیشێکی جیاوازکەین بەڕاستی ئێمەش وەکو ڕەوەندەکانی کە وەکو خەڵکانی کە لە فیستیڤالەکانی خۆمانە خەڵکانی لەبەری ئەوەی کە بەس بۆ ڕەوەندی خۆمان بێ خەڵکانی کەمان بانگێش کرده بوو هەتا ئەوان لە ناسۆری فیلمەکانی ئێمەوە بزانن کە کورد گەشۆ چی ئاسێک و لە ئاسی فیستیڤالەکانمانە گەشۆی چی ئاسێکەوە خۆشبەختانە شتێکی زۆر سەرکەوتوو بوو خۆشبەختانە ئەمڕۆ کە لە یادی یەکی دوانزە یادی دامەزانی کەناڵی پەیامە ئەوەی بزانم یادی دامەزاندنی دە ساڵی کۆمپانیەکان فیلم پرۆدەکشنیشە بەناوی خی گەورەم هێرەبان ئێمە ئەمڕۆ بەشداریمان کرد لە یاد دە ساڵی کۆمپانیای کانفیلینگ پرۆدەکشن و بەشدار بووین لەم کۆنفرانسەدا و ئێمە وەکو یەکێک لە ڕۆژنامەنووسەکانی کوردستان خەڵات کراین وەکو ئیشوکاری ڕابردوومان دیارە و خەڵاتی کە بە ئێمە و بە کەناڵی پەیام بەخشرا بەرهەمی ماندووبوونی هەموو ڕۆژنامەنووسان و کارمەندانی کەناڵی پەیام و بەڕووبەری تۆری میدیایی کۆمەڵە و ئینشاڵڵا خەڵاتی کە درا بە پەیام لە وڵاتی بەڕێتانیا ئێمە وا دەکات کە زیاتر خزمەتی خەڵکی کوردستان بکەین کار بۆ پاراستنی ناسنامەی موسڵمانەتی ناسنامەی میلەتی کورد و پاراستنی خێزان